ماوەی زیاتر لە مانگێکە لە میحوەرەکانی شەڕ لە کەرکووک جموجۆڵ و هێرشی چەکدارانی داعش کەم بووەتەوە و لە بەرامبەریشدا هێزەکانی پێشمەرگە بێدەنگ بوون، بەڵام فڕۆکە جەنگیەکان بۆردومانەکانیان چڕتر کردووەتەوە و جگە لە شەوان زۆر جار بە ڕۆژیش بۆردومانی پێگەکانی چەکدارانی داعش دەکەن. فەرماندەیەکی هێزی پێشمەرگەش دەڵێت فڕۆکە جەنگیەکان ڕێگرن لە جموجۆڵی چەکدارانی داعش. لایەنێکیان وەک خۆت باست کرد فڕۆکە جەنگیەکان کە ئێستا بە بەردەوامی لەسەر ئاسمانی شاری کەرکووک و بردومانی مەنتیقەکەکەن داعش زۆر ترساوە، هێزەکانیان زۆر لەبەر یەک هەڵوەشاوەتەوە. بۆیە ئێستا ئێمە لە حاڵاتێکین با بڵێن کۆنتترۆڵی شەڕ لە مەنتیقەکە لە دەست ئێمەیە، مبادرەی شەڕ لە دەست هێزی پێشمەرگایە نەک لە دەست بەرامبەرەکەمان. لە چەند ڕۆژی ڕابردوودا چەکدارانی داعش سێ پردی استراتیژیان تەقاندەوە کە خەزای حەویجە دەبەستێتەوە بە هەر سێ پارێزگای سڵاحەدین و نەینەوە و بەغدا. فەرماندەیەکی پێشمەرگەش دەڵێت چەکدارانی داعش دەیانەوێت بە تەقاندنەوەی ئەو سێ پردە بەرگری لە خۆیان بکەن، چونکە ئێستا هێزیان وەکو پێشتر نەماوە. ئەوانە بە بەردەوامی شەڕ لە بینی حکوومەتی ناوەند و بڵێن هێزە چەکدارەکانی عێراق و داعشیشەیە بە تاکی دەویست سەنگەرسازی خۆیان کات و خۆی ئامادە باشەکات بە ئەوەی کەوا هێرش بکرێتە سەری لە هەر کاتێکا و ئەوانەشی کە ئێستا ئیشارەی پێدرێکەوە پردوشتە تەقێنێت ئەویش یەکێکە لە سیاقاتی بەرگریکردن لە خۆیان، بەڵام من دڵنیام داعش بەو شێوەیە نامێنێتەوە لە ئایندەیە. لە سنووری پارێزگای کەرکووک قەزای حەویجە و هەر چوار ناحیەکەی کە بریتە لە ڕیاض و زاب و عەباسی و ڕەشاد و گوندەکانی دەوروبەری لەژێر کۆنتترۆڵی داعشدان. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیەکی زۆر لەو ناوچانە بەهۆی خراپی مامەڵەی داعشەوە لەگەڵیان هەڵاتون بۆ نێو شاری کەرکووک. بەرزان مەلامین، NRT کەرکووک.